دانە ساڵ ئەوە 1430 دانە ساڵ 31 دانە ساڵ بەسەر کۆچی پێغەمبەردا صلی الله عليه وسلم تێپەڕیوە. کەوتوینەتە سەردەمێکەوە ئێمە چاومان هەڵبڕیوە واقعێکمان دیوە سەیرەکەین. ئیسلام دەوڵەتی نییە، ئیسلام حکوومەتی نییە. بۆمانە گێڕنەوە ئەڵێن باو باپیرانمان ئەڵێن ئێمە فریای حکوومەتێک کەوتینەوانەی کە لە تەمەنابوو پیانەوت دەوڵەتی عوسمانیان و خەلیفەی عوسمانی ماوە. ئەمە چەتری موسڵمانان و گەورەی موسڵمانان بۆ هەموو عالەمی ئیسلامی لە خۆ کۆ کردبووە. ئەم حکوومەتە ئەم خلافەتە ئیسلامیە کە ماوەی 13 سەدەی خایاند لە دوای پێغەمبەرەوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ 13 دانە سەدا 1300 دانە ساڵ حکمی کرد. ئەمڕۆ ئێمە بەس لە کتێبای خوێنینەوە بیستومانە بە چاوی خۆمان نەماندیوە خلافەتی ئیسلامی و حکمی ئیسلام چۆن بووە. ئەی چییە بینی؟ دەوری 50 بۆ 60 دەوڵەت دەبینین بە چکەی ناشەرعی ئەو خلافەتە ئیسلامیە گەورەیە کە سەرانسەری دنیای گرتبوو کاتی خۆی کە دیفاعی لە موسڵمانانە کرد. زیاتر لە 50 دەوڵەتی ناشەرعی کە هەمووی دوژمنەکانی موسڵمانان خەریتیان بۆ کێشاوە، هەندێکیان ئیستا هەتا ئەم لەحەزەیە داگیرکراوە لەلایەن جوولەکە و لەلایەن مەسیحیەکان و لەلایەن بتپەرستەکانەوە. هەر لە فەلەستینەوە بگرە هەتاکو خاکی موسڵمانان لە هندستان و لە ئەفغانستان و لە عێراق و لە وڵاتەکانی کە هەیەکی ڕاستە خۆ داگیرکراوە، هەندێکیشی بە شێوەیەکی تر داگیرکراوە. کەسێکیان بۆ داناوە لەوێ کەسەکە ڕێک ئەوروپا خۆی دایناوە یاخود مەسیحیەت و جوولەکە خۆی دایناوە لەسەر وڵاتانە، پیاوی خۆیانن، خەڵکی خۆیانن. ئەوەی کە بەمان ناکرێت ڕاستەوخۆ حکمی ئەوانە بکەن کەسانێکی کەیان داناوە ئەوان کاروبارەکە بن بەڕێوە. بە دەوڵەتەکانی ژەوتێ دەوڵەتی ئیسلامی، بە حکومەتەکان ژەڵێەوە حکومەتە موسڵمانەکانن، بە شەعبەکانی ژەوتێ و شەعبە موسڵمانەکان. ئەمە واقعەکەیە. سەیری کە لەم سەری دنیاوە بۆ ئەو سەری دنیا دەوڵەتێک نییە چەتری یاخود باڵی کێشاوێ بەسەر عالەمی ئیسلامیە و هەموو موسڵمانانی کۆکرد بێتەوە. مەرجەعێک نییە هەموو موسڵمانانی دنیا بۆی بگەڕێنەوە و بڵێن ئەمە مەرجەعی ئێمەی موسڵمانانە لە حکم و لە دەسەڵاتە. وڵاتێک نییە لە سەرانسەری دنیاە چوارچێوەیەکی ڕەسمی هەبێ و پێی بوتێ دەوڵەت و حکمی خوا جێبەجێ بکات، قورئان و شەریعەتی خوا جێبەجێ بکات بە تەواوەتی کە ئەوەی کە خوا ئەیەوێت، ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەطبیقی کردووە. ئەمە واقعێک. عامی خەڵکەکەش لەناو ئەم وەزعەیە کۆمەڵە جۆرێکن. ئەو گەلانەی کە پیانەوتێ گەلە موسڵمانەکان لەگەڵ ئەم واقعەی کە ئەمڕۆ بەسەریانە هاتووە دابەش بوون بە چەند پێڕوو دەستە و چین و توێژێکی جیاجیاوە. ئەوەی کە پێوتێ ئومەتی ئیسلام هەندێکی خوا پەنامان بە هەر مرتەد بۆتەوە، هەر باوەڕی بە دین نەماوە. لەگەڵ ئەو واقعەی کە هاتۆتە پێشەوە ئەمڕۆ لە سەرانسەری دنیاە دەسەڵاتەوە تا بەدەست کەسانێکەوە موسڵمان نین. واقعی دەسەڵاتی دنیا ئەڵێم، زلهێزەکانی دنیا موسڵمانی تیان نییە. ئەماڵێن هەش دەوڵەتە سەنائیەکەیە و ئەمە حیلفی ناتۆیە و ئەمە وڵاتی چی و چێ، ئەمانە کە هێزیان بەدەسەوە حکمی دنیا ئەبەن بەڕێوە، ئەم دەوڵەت دەڕوخێن و ئەو دائەنێن و ئەمەکەن بە سەرۆکی ئەوڵات و ئەو لە ئەبەن لەناوانە موسڵمان نییە. ئەوانەشی کە ئەوان دائەنێن بۆ ئێمەیان دائەنێن ئەوانە پیانەوتێ سەرکردەی موسڵمان، ئەوانیش دایانناوە کە موسڵمان نین. بۆ کێشیان داناوە بۆ سەر ئەو وڵاتانی کەوە شەعبەکانی موسڵمانن. ئەمە واقعەکە هاتوۆتە پێشوو. تۆش چاو هەڵێناوە خەتای تۆیتیان نەبوو، باوکو دایک و باپیرانی ئێمە کەم تەرخەمیان کردووە ئەم وەزعە هاتوۆتە پێشەوە. فترێ لێی خەوت بوون، کفر دەسەڵاتی خۆی هێنا، ئەو ئیسلامەی کە حکمی هەموو دنیای ئەکرد، ئەو ئیسلامەی لە سەردەمی سولەیمانی قانونیە جێشی ئەڵمانی لەناو نەمسیایە ڕاوەنا، هەتاکو ناوەڕاستی هندستان و ناوەڕاستی سین و لەو سەریشەوە تاکو مەغریبی عەرەبی بەدەسەوە بوو. ئەمڕۆ ئەو خەلافەتە لەناو تورکیاکەی خۆشە بۆی نییە بڵێ من موسڵمانم.
ئافرەتێکی موسڵمان بۆی نییە بەلەچکەکەیەوە بچێتە ناو زانکۆیەکەوە دەرسێکی تیا خوێنێت لە ناوەڕاست و ناوجەرگەی ئەو خلافەتە ئیسلامیە لە شاری ئەستەموڵە. لەناو ئەو خلافەتی ئیسلامی کە 500 دانە ساڵ حکمی ئیسلامی تیاکرا، ئافرەت لەگەڵ ڕێز و حورمەتما بۆ خوشکە بەڕێزانی لێ بەڕوت و قوتی لە ناو جامخانەکانە لە بازاڕە داندا و سیعریشی لەسەرە. ئەوە خلافەت و بنکەی خلافەتە ئیسلامەکەیە. باش تۆیە کە چاو هەڵبڕیوە لە نام مۆفعەیە ئەمە ئەبینیت ئەمە لە بواری دەسەڵات و حکمە سەیرەکەی تۆ من و تۆ هەتی و کەوتوین بێ ساحێب مەگەر خوای گەورە ساحێبە بێ. ئەگینا حامیەک پارێزەرێکت نییە کە لەسەر تۆ هەڵڵاتێ لەسەر دینەکەت لەسەر ئەخلاقەکەت لەسەر خوێنی تۆ لەسەر شەرەفی تۆ لەسەر مقەدەساتی تۆ هەڵڵاتێ نیتە. زیاب کا خەڵکەکان و دێتە سەر جادە قبوڵی ناکە، ساحێبیان هەیە خەمیان لێ ئەخوا، جادەکانیان قیر بیناکانیان بە ئاسمانە چۆتە دینەوە، ناحەی خزمەتکردنی خەستەخانەکان، ناحەی خوێندن، ناحەی خۆشیەکانی تری ژیان، هەر هەمووی لەو پەڕی ڕەفاهێت و خۆشیان. لەلای ئێمەش کۆمەڵگای ئیسلامەکانە پیشانەیەن ئەوە فڵانە وڵاتەها هەمووی لە برسان بردووە، مناڵەکانیان هەموو پەراسۆکانیان وا دەرچۆ ڕۆژی ئەمەنگە مناڵ لە سۆماڵە ئەمرێ بەهۆی شەڕی ناوخۆ، ئەمەنگە لە سوودان ئەمرێ بەهۆی شەڕەها ئەفغانستان خوێنەواری تیانە، ئەها عێراق هەموو یەکترە کوژێ، ئەها وڵاتی کوێ خەریکی چییە. والحاصل کەلام وەضعێک پیشانێنە ها ئیسلام ئەمە هەمووی بەهۆی ئیسلامەوە ئاوا دواکەوتون، ئەمە هەمووی بەهۆی کێشەکانی ئیسلامەوەی وا پیشانی عالەمێن، بۆ چونکە هەمووی عەلامیش بەدەستی ئەوانەوەیە. وا پیشانی هەموو عالەمێن هەرچی نەگبەتی و دەردەسەری و چەرمەسەری و دواکەوتن و تەخەلف و پیاوکوشتن و خەڵک کەوڵکردن و چاو دەرهێنان و گێولود بڕین و اینجا ئینسانە مجریمەکان و دڵڕەقەکان و وەحشی گەرێتی و ڕانەگرتنی مافی مرۆڤ هەموو تا لە وڵاتەکانی ئێمەیە. ئێمەش کێین؟ ئێمە موسڵمانەکانین. وای لاتۆ لە فلیمەکانی لای خۆیانە پیشانێن کە زەلامێکی ئەوروپی ڕێکێتێکی لە وڵاتانە ئەکوژرێ ئەرفێندێ قۆزرێتەوە بەم شێوەیە، ئەبێ پیشانی بە خێرا بگاتەوە وڵاتە ئازادەکەی خۆی، بگاتەوە سەربەستی خۆی، بگاتە حوڕێتی خۆی، ئەوەی کە هاتێرەکانەوە کووا چوو بێتە جەهەنەمەوە. وڵاتی ئێمە هەموو ئاوا پیشانە درێ. ئافرەتانمان پیشانێ بەلەچکێکینەوە ناشرین داماوە لە سوچێکا کەوتووە زوڵمی لێکرێ، پیا و غەدری لێکا، پیاوەکانمان بە ڕیشێکی درێژەوە نیشانە درێن، ئەمانە پیاو کوژن، ئەمە ئەوەن بە هەموو شێوەکە. کابرا بجوڵی تۆ بووی هەر نوێشکەی هەر ئەوکە تۆمەتی تیرۆر، تۆمەتی ئیرهاب، تۆمەتی چی لەسەرە. ئەم وەسعیان دروست کردو بە عام. کەت نێگەنێت تەقینەوەیەگە بێ لە ئەوروپا پێش هەموو شتێ پەلاماری موسڵمانەکانە هەمووی ئەلام گژە بێت و پەلاماریان بەن، دوای سەیرەکەن وەڵا کابرایکی مەسیحی خۆیانە. یعنی خەڵک وا پڕ کراوە لە موسڵمانان، ئێمە ئەمەگە ناشرین تەسویر کراوین مەگەر خوا بزانێ ئەمە چاومان هەڵبڕێمە واقعی ئێمەیە. هاتۆ بملمانە دەستی کەفیتیان نەبوو، تۆ لەوانەیە لەم جوزەیە لە ڕانیە لێرەکانەیە گەورە بووی بەخوا نەدەستی هەبووە لە مۆفعەیە، نە تۆ دروستی کردو، نە خەتای توی تیابوو، نە کەس پرسی پێکردویت و هاتوویتە دنیا. ئەمە حاڵەکەیە، ئەمە بارودۆخی دنیا، وەضعی موسڵمانان و بێساحێبی دنیا، ئەمەش پێشکەوتنی ئەوان لە ناحیی دنیاوە، ئەمەش دواکەوتنی ئێمە لە ناحیی دنیاگەریەوە، لە ناحیی تەکنەلۆجیاوە، لە ناحیی عیلمە مادیەکانەوە. بابینە سەر باسی دیناری ئەی قەزەی دینەکەی ئێمە لە مۆفعەیە وەکو میلەت وەکو شەعب لە چ حاڵێکایە لەکوێین. کە لە ماڵە گەورەی تیا نەما هەرێکە بۆ خۆی بێ بەکوێ خایە. ئەگەر لە ئاواییەکە گەورەی تیا نەبێت، زەلامێکی تیا نەبێت گەورە بێ و هەموو خەڵک ڕێزی لێ بگرێت، یەکە بۆ خۆی بێ بەکوێ خایەک. کە ئومەتی ئیسلام خەلیفە و چەترەکەی نەما، هەر یەکە و لە شوێنێکەوە هەستاوە بۆ خۆی ئیدعای وەسایەت لەسەر ئیسلامەکە. ئەوانەی کە دیندار بوون هەر لە دوای خلافەتی ئیسلامیەوە کە بینیان لە ئەوڵە تۆزی هەڵخەڵەتان بۆ حکومەتانە لە میسراوتیان کاکەوە مەلیک فاروقە، هەر مەلیکەکەی جارانەوە هەر هی سەردەمەکەی پێشووە هاتوو کوڕی مەلیک فوئادە و ئەویشان کوڕی کێ و کوڕی کێ و
لە وڵاتەکانی کە دوای سەریان کرد ئەمانەی تازە هاتوون گیان لەگەڵ کۆنەکانە، ئەمەی دوای سەردەمی داگیرکردنی استیعمار هاتوون، ئەوانەی پێشووتر باوەڕیان بە قورئان و بەدین هەبوو وەکو بەرنامەی ژیانەمانە و باوەڕیان نەماوە. ئەسڵەن ئەڵێن سەبەبی دواکەوتوو تەخەلوفی میلەتانی ئەمەم قورئان و ئیسلامەیە. قەناعەتێکی ئاوا لەناو دەسەڵاتدارەکانە دروست بووە. ئەو کەسانەشی کەوا مثەقف و ڕۆشنبیر و بەرچاوڕۆشنی موسڵمانەکان بوون، زوو هەستیان بە مۆزعە کرد ئەم کارە بەرەو خراپ ئەڕوا، نابێ ئومەتی ئیسلام بێ ساحێب بێ، هەر یەکەی لە لای خۆیەوە هەستا بە جوودێکی بچکۆلە کۆمەڵە قەرەباڵغیەک دروست کات، هەوڵێکی وا بدات کەوا نێڵێ ئەم ئیسلامە یاخود داوای دەسەڵات کاتەوە سەر نوێ بگەڕێتەوە بۆ حکم. ئەوان وایان تێگەیان وتیان کاکەوە لە ڕێگەی دیموکراتیەت و لە ڕێگەی سنووقی دەنگدان و لە ڕێگەی چ تۆ ژۆرە پێشۆگە شەعب بادە بەڵێ هەموو موسڵمانە کە دەنگیان پێبە کە سەیری کرد ئەمە نەک تەنها نایەڵەن موسڵمان و ئیسلامیشی تیا لەو ڕێگەیەوە بێتە سەر حکم، بەڵکو کەسانێک ئەگەر ئەوانەی کە ئەم نیزامیان بۆ مەملەکەتە داناوە کەسانێک یەک تۆز لەگەڵ ئەوانیشانە گوجەنیان بێتە سەر حکم هەرچەنە ئەلمانی سەربەخۆشیان بێت، ئەبێ کەسێ بێت کە دانیشێت بەرژەوەندیەکانی ئەوان دیفاع لێ بکات و بیپارێزێت. ئەگەر وڵاتەکە و نەوتیە ئەبێ کەسێک ئەم وەضعە بەرێ بەڕێوە کە ئەو نەوتە بەشکا لەگەڵ ئەوانە و شەریک بێ. ئەیتر ئەمە چۆن ئەم ئیشاکە و مشکلە نییە، یەڵایەکی لایەکی قەومەکەی خۆی کوژ هەمیانی سەرکوو دەکرد. مهمەوەیە لەگەڵ ئێمە ئەبی کە ئێمە تۆمان بۆیە لێرە داناوە، بۆیە دەسەڵاتە دەینێ، بۆیە تیارە دەینێ، بۆیە تۆپ دەینێ، بۆ ئەوەی بتوانی ئەم وەضعە ڕاگری ئێمە ئیستفادە لەم سەروەت و بەروبوومیە وڵاتی تۆ بکەین. ئەگەر ئاوا ناکەی تۆپ و تیارەکەین بە یەکی کەس سەری تۆپان کاتەوە. خەڵکی موسڵمانیش لەو بینەیە ئەو وازی لەوە هێناوە لەوە گەیشتین بووە بێزار بۆ کە بتوانێت دەسەڵات بە مۆزعە بگرێتەوە دەست ئاوە خەمی دینارێکی خۆیەتی هەر یەکەوێ کاکە دینەکەم سەلامەت بێ، من باوەڕم بە خوایە، باوەڕم بە پێغەمبەرێ صلی الله علیه وسلم، باوەڕم بە قورئانەیە، ئەمێ کاکە کە مردم بە ئیمان و بڕۆمەوە بەردەمی خوا، خەمی دینارەکەی خۆیەتی هەر یەکەو دەستی بە کڵاوی خۆیەوە بگرت بابانەی بات دەی کاکە جارێ هەرەوەنگە دی مادەم یەڵن لە مزگەوتەکانە نوێشکین، مادەم لەگای مزگەوت کراوەوە، مادەم یەڵن نوور بە ڕۆژوو بم، مادەم یەڵن نازانم چی بقەینا مشکلە نییە. سەیری کرد وردە وردە سەنگەر بە سەنگەر هاتووە تهدیدەکە گەیشتۆتە سەر نوێژەکەی، سەر ڕۆژوگرتنەکەی، سەر چی وەضعێکی وا بەسەر موسڵمانانە هاتووە. لە هەندێک وڵاتە گەیشتۆتە ئەوەی کەوا ئافرەت بۆی نەبێ لەچکەکەی جلی حیا و حورمەتەکەی با بەسەریە، دەوڵەتیش دەوڵەتی ئیسلامە، بۆی نییە بەسەر جادەیەکا بڕۆ ئافرەتێ لەچکێکی بەسەرەوە بێت 2 مانگ سجن کرێ، وەکو وڵاتی تونس هەتاکو بۆڕقێ بۆ زەین العابیدین حکمیە کرد، یا لە وڵاتێکی وەکو تورکیا بۆی نەبێ کە دەوڵەتی ئیسلامیە بە حسابی خۆی و حیزبەکەی کە حکمی تیاکە، سەرۆکی وڵات ڕێی جمهور بە حساب لەسەر ئیسلام ماڵە، ڕئیس وزەرا لەسەر ئیسلام ماڵە، سەرۆکی پەرلەمان لەسەر ئیسلام ماڵە، اینجا هەتا ئیسا نەیتوانیوە لە چکێ بگێڕێتەوە بۆ ئافرەتێک کاچێتە ناو زانکۆیان دایرێکەوە، نەیتوانیوە لە چکێ با بەسەری ئافرەتێکە کە ئەندامی خۆی دێوچێتە ناو پەرلەمانەکەەوە. خەڵک ئەوێت دیناری خۆی بکات، کاکە بە هەموو شتێ ڕازێ بەزێت دیناری، بەڵام سونەتی خواوانیە لە کەونە. خوای گەورە بۆمانە گێڕێتەوە لە قورئانە فەرمێ وەلەن تەرضە عنکە اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم، ئەفەرمێ یەهودی جوولەکە و مەسیحی لێتان ڕازی نابن، هەموو ڕۆژ تەناسوولێکی بۆ بکە، هەموو ڕۆژێ واز لە پایەیەکی کە لە پایەکانی ئیسلام، پێگەیەکی کە لە پێگەکانی ئیسلام بێنە، هەنگاوی کە تەناسوولی بۆ بکە، هەنگاوی کە بۆی بچەمێنەوە، هەر واز لێ نانێ حتا نەچیتە سەر دینی ئەو، ئەبێ بە تەواوەتی دەستبەرداری ئەو دینە بێ. ئەمە خوا لە قورئانە پێمانە فەرمێت. باش مسلمانان لە ئاستی ئەم وەزعەیە بوون بە چەند پلەیەکەوە، وەکو عەرزم کردن کۆمەڵێک هەر لە دین وەرگەڕا، تاقەتی وەزعەی نییە تەحەدایەم هەموو عالەمەی بۆ ناکرێت، قابلێ من بەم هەموو دەوڵەتانە ناوێرین، ئێمە بەم هەمووی نەناوێرین، خوای گەورە خۆی ساحێبی ئیسلامە، وەخوا من بەمەی ناکەم وەزع ئاوایە ئەوەی بێ ئەمڕۆ ئیسلامەتی و دیناری بکا، بێت دژایەتی ئەوانە بکە، ماڵی تیا چێت، سەری تیا چێت، ئەوەی تیا، ئەمە بە من ناکرێت. هەیەکی هەر وازیە ناوە هەرەما کاکە شوێن معجبە بە ئەفکاری غەربی، ئەوان دەسەڵاتدارن، ئەوان حاکمن، ئەوان ئەوەنە هەستە یا چەند پێشکەوتونەوە لە چ خۆشیێکاژین، ئێمە بۆ ئێمە ئیسلامەوە دواکەوتوین، بەخوا تا دەستبەرداری ئەمە نەبین. هەنگێکمان وای لێ هات خوا پەناما باوکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ قیامەت هەڵناسێ حتا تلتحق قبائل من أمتي بالمشركين، هەتا وای لێک بە قەبیلە بە عەشرەت لە ئومەتەکەم ئەچنە پاڵ کافرەکان و ئەچنەوە لای ئەوان.
لە هەنگێ وڵات ئەمە هەر ئێستاش ڕووی داوە خوا پەنامان بن. کۆمەڵێکی تر لە ناو موسڵمانانە ئیسلامێکی تەقلیدیان وەرگرتووە، هەر وەکو دینی باو کاکە دەوازمان لێ بێنن تەدەخولی سیاسەت ناکەین، تەدەخولی ئەوە ناکەین، کاکە من نوێژەکە بۆ خۆم یەکەم وخوای گەورە هەروەنگەم لێ پرسێتەوە هەوڵەن لەسەر حسابی خۆم و تەواو خۆم لە ئەستۆیە و خۆم لە ئیسلامێکی تەقلیدی خۆی و با و باپیری وەرگرتووە. لەناوم ئیسلامە تەقلیدیە چونکە ئەڵێ حەقم نییە چاوەن و قێنێ گوێن و قێنێ، ئەوان بۆی دێنە ماڵەوە، ئەوان بۆی دێنە ماڵەوە، هەر ڕۆژەی شتێک لە چەمکەکانی ئیسلامی لێ کێشنەوە، هەر ڕۆژەی خویەک و صیفەتێک و خەسڵەتێکی تری ئیسلامی لێ داڕنن، چونکە تەقلیدیە زوو تەسلیمە بێ. تاوای لێ هاتووە ئەم داماوە گەیشتونەتە قەناعەت و بیر و باوەڕەکەی هەر لێی تێکچوو ئیسلامی ڕاستەقینە لە قەزەی ئیمانە ئەبێت چۆن بێت، چ جای لە قەزەی ڕەفتار و ئاکارە. وای لێ هاتووە لە ناو ئیسلامی تەقلیدیە زۆر شتێکی سادە و ئیعتیادیە کە ببینی موسڵمانێک شیوعیە، موسڵمانە و شیوعیە، ها ئەمە چییە؟ موسڵمانێکە و موسڵمانیشە و کاکی برا عەلمانیشە، موسڵمانە و چەپە. ئەمە یعنی جەهالەتێکی وا ڕووی لەو میلەتە کرد نەزانێ ئیسلام یعنی چی، نەزانێم ئەفکارانەی کەش یعنی چی، یعنی لە هیچ حاڵی نییە بە. ئەمەش جیلێکی تر، ئەمەش توێژێکی تر، طەبەقەیەکی تر. طەبەقەیەکی تر دێ لە دوای ئەمانەوە، ئەمانە تۆزێ ڕۆشن فکرن، خوێنەوارن، سەیری ئەوروپاکەن، سەیری پێشکەوتنیێراکەن، کاکە با ئێمەش موسڵمانیشی قەیناکە بەڵام با پێشکەوین، ئێمەش موسڵمانین بەڵام با چاوێکمان لەو حەزارەت و پێشکەوتنەی ئەوانیش بێ، کاکە بۆچی دوا بکەین، ئەتوانین دینارێکەمان بکەین و ئەتوانین ئەوەش بکەین. لە گەرمەی ئەمەی خۆی تر زۆر بە عاقڵە زانێ و ئەم پیاوێکی موسەقەفە و دێ لەم بەینەیە بەینی ئیسلامیش و بەینی غەربیش دێگەخا قوربانیان ئەمیش سەیرەکەی وردە وردە خۆی لە قڕوچڵپاوێک ناوە هەرچەنەکە لێی نایەتە دەرەوە. ئەوێ بەینی ئیسلام و غەرب ڕێکخا، ئەوێ حیواری حەزاراتی بۆ دروستکە، شارستانێتەکان، ئەوێ حیواری بەینی دینەکان، مەسیحیەت و جوولەکە و ئیسلام کوراگەر ئێمە تۆزێ پێکەوە دانیشین باش لێک تێگەین، هیچ مشکلەیەک نابێت، تۆزێ قسە لەگەڵ یەکترا بکەین، بەینمان ئەوەندە زۆر نییە. بە دڵێکی پاکەوە بە سنگێکی فراوانەوە ئێمەش لەگەڵ ئێوە توانین تەعایشکەین، موسڵمانانی ئێمە لە ئەوروپا زۆر بەخۆشیە توانن لەگەڵ ئێوە بژین و تێکەڵ ببن و ئێوە ڕێگەی ئێمە بن و ئێمەش ڕێگەی تۆ ئێوە ئەدەین و ئێمە لە دینەکەی ئێوە وەرەگرین و ئێوە لەوەی ئێمە وەرەگرن و طبعاً ئەمەش دیوی باشی هەیە و دیوی خراپی هەیە. ئەبێ بزانی لە چی وەرەگری، لە چی شابۆت نییە لێی وەرگری. بەڵام ئەم هاتووە دۆشایی بەسەرێکا تێکەڵ کردووە بە ناوی حەداسە و بە ناوی تازەکاریەوە وای لێ هاتووە ئەیە بچین حەداسەت و تازەگەری و مۆدێرنی لە ناو قورئان و حەدیثەکانی پێغەمبەری شا بکەین صلی الله علیه وسلم. قورئانێ بەسەر محەممەدا هاتوۆتە خوارەوە سەلات و سەلامی خوای لەسەر بێ و محەممەدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەفسیری کردووە ئەم ئاەتە معنای ئەوەیە، ئەوەڵێن نە ئەمڕۆ ئاوایە، ئاوا نییە. بە ناوی حەداسەتەوە کەسانێک هاتن، طبعاً ئەم مەدرسەیە بۆ ئەم تەوافقیە لە مەدرسەی پێوتی مەدرسەی جەمالدینی ئەفغانی و شێخ محەممەد عەبدا لێوە دەستی پێکرد لە میسرەوە، خەڵکانێکی تر زۆر لە ملاولا معجب بوون پێی، هەتاکو وای لێ هاتووە ئەم مەدرسەیە هەتا ئەمڕۆ ئەنسارێکی زۆریشی هەیە، ئەڵەن کاکە زۆر احتیاجی توانی بینی ئەم ئیسلام و ئەم مەسیحێتی ئەمڕۆ ئەم جوولەکێتی ئەمڕۆ هەیە و پێکەوە تەفاهم بکەین و پێکەوە بگوجین و ئیسفادە لێک، ئێمە هەنگێشت تەنازول لێکەین و ئاریش هەنگێشت تەنازول لێکەن و ئابەم شێوەیە. ئەمە لە قەزەی دینە، ئەگەر قەزەکە لەسەر مەسائلە دنیایەکان بووایە و مەجالی تیا بوو بەس هاتووەدا سەر ئەو ئەڵێن نامەوێ مەسەلەن لە قورئانە هەنگێک کەلیمات هەیە هەر گوێی لێ بێت، نامێ لە وتارەکانە باز بکرێت بۆ دیاریەکان. ئێمە ناتوانم ئەمانە قورئان داواکە لە دەوڵەتێکی وەکو سعود ئەڵێ بێت سەر لە نوێ مەداریسەکانت هەر هەموو بەرنامەی تازەی بۆ دابنی، بنەمایەکی تازەی بۆ دابنیت، ئەبێ ئوسلوبی دەرزوتنەوەی دینە بگۆڕی ئابەم شێوەی کە ئێمە پێ دەڵێین. مسلمانانێکی شەیە لەم ئاستەشە بوون بە چینێک و بە توێژێک لەگەڵ ئەم وەزعیان. مسلمانانێکی کەمان هەیە
لە ڕەتفعلی ئەم وەزعەیە لە ڕەتکردنەوەی ئەم وەزعەیە ڕقێکی زۆر لە دڵیا کۆبووەتەوە تووڕەیەکی زۆر لە دڵیا کۆبووەتەوە هەرچی پێی بوتێ مۆدێرنی و هەرچی پێی بوتێ پێشکەوتن تەنانەت ڕقی لە هەموو ئامێرێکیشەکە لە ئەوروپاوە بێ ڕقی لەو سیارەیەشەکە لەوێوە دێت ڕقی لە پێشکەوتن و تەکنۆلۆجیایەکیشەکە لەوێوە دێت ئەڵێ ئەمە هەموو بۆ بەمایی نیگەرانی و سەرگەردانی ڕقی لە مۆبایلە ڕقی لە سەتەلایتە ڕقی لە تەلەڤیزیۆنە ڕقی لە ڤیدیۆیە ڕقی لە هەچ هۆکارێکە کە لای ئەوانەوە بێت دژایەتی هەر هەموویەکە تەمەڕودێکی تیا دروست بووە ڕقێک گەڵێمانە زوڵمیان لێ کردوین ئێمەیان چۆسانەتەوە ئاوە بە هێندە ڕەتفعیلەکەی توندا لە حدودی شەرعەکەی خۆشی بردوۆتە دەرەوە کەوتوۆتە توندڕەویەکەوە کە نەک تەنها بۆ خۆی زەرەری هەبێ نەک تەنها لە بەرامبەر دوژمنەکانیشا وەزع تێک بات بەڵکو بۆ موسڵمانەکان و سەردەمەکەی خۆشی زەرەری هەبێت سەیرەکەی ئەمەژە بینین ئەمەش توێژێکن و ئەمەش چینێکی ترن باش ئەی چار ئەم وەزعی کە ئاوە هاتوۆتە پێشەوە من و توی تیا دروست بووین ئەم وەزعە بەسەر ملی من و تۆیە هاتووە ئەمە بەرەو کوێمانە بە ئەی ڕێگە ڕاستەکە چییە ئەمەی کە من باسم کرد ئەمەوە خەریتەی واقعەکەی ئێمەی تیای ئیتر بدوێنە دێوە ئەمە حاڵەکەیە چاومان هەڵبڕیەوە ئەمە هاتۆ بە ملمانە بە میراتی بۆمان ماوەتەوە ئێمەی تیای کەسانێکمان هەیە ڕووخاوە و تەپیوەڵە بەخوا ئەمە ئیشی منێ و بە من ناکرێت خۆشی بە موسڵماندانێ ئەمەش مخالەفەی لایەک لە ئاەتەکانی قورئانە کە بە ئاشکرا پێ دەڵێ ئین الله لا یغەیرو ما بقوم حتى یغەیرو ما بأنفسهم خوا هیچتان ناگۆڕێ بار وەزعتان ناگۆڕێ تا خۆتان چاک دەکەن ئەمە ئەو زولەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا ينزعه الله منكم خوای گەورە لێتانی ناکاتەوە زەلیلی حتى ترجعوا إلى دينكم حتى نەگەڕێنەوە بۆ دینەکەی خوا تۆ بڵێ من حەقم نییە بەسەرەوە ئەبێ هەر بۆ حاڵەت بێیتۆ هەتا بێ بەرەو خراپتری ژەڕۆی کۆمەڵێکی کەشمان هەیە وەکو عەرزم کردن لە ڕەتفعلی ئەم وەزعەیە تەمەڕودێکی تیا دروست بۆ هیچ شتێکی قبوڵ نییە بە حسابی خۆی خزمەت بە ئیسلامەکە و ڕوبەڕووی و کفرە بێتەوە ئەبێ بە سەدێک لە بەردەمی کفرا سەیرەکەی هەموو کارەکەی هاتۆ بۆ بەسەر و گوێلاکی موسڵمانان مسلمانان ئالەم بینەیە بەهۆی ئەم بێ ساحیبیەوە تەفرەقەیەکیان تێکەوتەوە وەزعێکیان بەسەرا هاتووە کە ئەگەر بێت و مسلمانی عاقڵ خاوەنداری باش نێ فریای وەزعەکە بکەوێت ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە زیاتر بەدەستی مسلمان زەلیلە بین نەک بەدەست کافر قەت مترسمنی ئەم ئومەتە لە ڕوبەڕووبوونەوە لە شەڕا لە بەدەست کافر ببەزێ و لەناوچێت چونکە نەسی حەدیثی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ داوام لە خوا کرد کە ئەم ئومەتەم بەدەستی کافر لەناو نەبە ئەلا یوسەلیط عەلەیهم عەدووەن من سیوا ئەنفوسهم یەستەبیح بیضەتەهم داوام لە پەروەردگارم کرد وتم پەروەردگارە دوژمنانێ کافرانێ بەسەرم ئومەتەیە زاڵ نەکەم ئومەتەم هەموو لە بن دەربێنێ و نایانهێڵێ ئەڵێ فاعطانی خوای گەورە پێی بەخشیم وتی محەممەد ئەگەر هەرچی کافری دنیا هەیە کۆ بێتەوە وەلەو ئیجتەمەعەت عەلەیهم من فی ئەقطارها ئەگەر هەرچی کافری دەوڵەتەکانی دنیای هەموو قوتڕەکانی دنیا ئەمە حەدیثی صحیح لە صحیح موسلیماتیایەتی ئەڵێ هەرچی کافری دەوڵەتەکانی دنیا بێ پەلاماری ئومەتی ئیسلام من ئومەتی ئیسلامیان بەشەڕ پێ لەناو ناچێ جاڵە داوام لە خوا کەوتم خوایان داوا لێکم لا تجعل بأسهم بينهم داوا لێکم کە خوایان یەکتر نەخۆن فەرمێ فەمەنعنیها ئەوەی نەیامێ ئەوەی نەیامێ داوام لێکرم ئومەتم خۆیان لێکتر نەخۆن خۆیان لاواز نەکەن خۆیان قوڕ نەکەن بەسەر یەکترا سەر یەکتر نەکەن بە قوڕا ئەڵێ ئەوەی نەیامێ مشکلەی ئەم ئومەتە ئەمەیە ئێمە بە دانیشتن و پاڵدانەوە ئەم ئومەتی ئیسلامان نە عوزرمان لای خوا بێت نە عوزرێ بەرامبەر بە موسڵمانانە بێ نە عوزرێ بەرامبەر جیلی دوا هاتووی ئەولایەکانی خۆش دەبێت کە ئاوە دانیشتیت و پشت لێکردێتەوە پشتێنە لێکردێتەوە توی تەدەی خوای گەورە خۆی چاکیەکە هەرە بێ خوا چاکیکە بەڵام ئەبێت تۆش هۆکاری و چاکرد نەبی خوا بۆ پێغەمبەری صلی الله علیه وسلم ئاوا چا نەکردووە ئەو بۆ خۆی پاڵ باتەوە و بێ هەموو دنیای بۆ تەختکە
ئەو پێغەمبەرە نازدارەی خۆیە بوایە بچوایە شەو ڕۆژ لەگەڵ فڵان و فڵانە خەڵیکی بانگەوازکردن بوایە بچوایەتە ماڵی ئەم کافر و ماڵی ئەو بێدین و دعوەی ئەبوو جالی کردایە و دعوەی عوتبەی کردایە و وەرنە سەر ڕێگەی خوا و تەحملی ئازاری ئەمانی بکردایە و بچوایەتە لایەم عەشرەت و ماڵی خۆی سەرف کردایە و گیانی خۆی بەخت کردایە و دووچاری ئەرزیەت و بەربارانکردن و سوکایەتی پێکردن و جوێن پێدان و چی وایەتەوە ئەمە بە پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دا نەنیشتووە پاڵی لێباتەوە بە دوعا بۆ بکرێ بۆ من و تۆ بەتەمای هەروە بکرێ ئەگەر خۆت بە خاوەنی ئیسلامە ئەزانیت ئەبێ خەمخۆری ئەم ئیسلامە بیت کێشەکانی من و تۆ ئەمڕۆ لە چیەوە دەست پێکات خوشکەکەم براکەم ئاجوان گوێ لەمە بگرن ئێمە نەچووینەتە ژێرباری ئیسلامەوە بەڵکو بووین بە بار بەسەر ئیسلامەوە جاجوان لە مەسەلەکە تێبگەن ئێمەی موسڵمان کورە نەک ئێمەی موسڵمان ئێمەی ئیسلامی کە پێمان ئەڵێن ئیسلامیەکان یانیوانە کە دینیا زۆر بە توگی گرتووی تر خۆیان داناوە بۆ ئەم دینە ئێمەی کە بەحساب دیفاع کرد لەم دینەین ئێمەی کە سەنگەری پێشەوەی بەرگری کردین لەم دینەین لە جیاتی بچینە ژێرباری دینەکە و ئەرکی دینەکە بخەینە سەر شارمان بووین بە بار بەسەر دینەکەەوە بووین بە لە کەش بۆ دینەکە خوا پەنامان بە ئێمەیەک ئەچین فضولی کاتەکانمان زیادەی کات و وەختەکانمان بۆ ئیسلام دەرخانەکەین خەریکی کاری خۆمانین بژێوی ژیانمانین وەزعمانین خۆشی دنیامانین ئەگەر کاتێکیشمان مایەوە لابەلا ئەویش بۆ خزمەتی ئیسلام دانین مەعەلعیلم موسڵمانی ڕاستەقینە ئەبێت جولی کاتەکەی کۆی کاتەکەی بۆ خوا و بۆ دینەکەی دابنێت دوایی ئەگەر کاتێکی مایەوە هەوڵی دنیاکەشی بات هەوڵی ژیان و بژێوەکەی خۆی بات یعنی ئێمە خۆمان یەکلا نەکردوێتەوە بۆ ئەم دینە وەکو چۆن ئەبینیت یعنی مندا تعجبم دێ ژیانمان بۆ خوا یەکلا کردوێتەوە مە ئامادەین لەسەر خوش هیچمان بەسەر بێ کەی گەیشتەوەی زانیمان وەزعەکە بەرەو لێژێت چێ هەرێکە و لە ئاستی خوای ئیسیەکای تر ئامادە نییە لەسەر خوا هیچی بەسەر بێت خوشکان و برایانی بەڕێز ئەمڕۆ سەردەمی مۆدێرنێ وەکو عەرزم کردن کافری دنیا بەر بۆتە وێزەی موسڵمانان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەکە بۆ باس کردوینە فەرمێ ڕۆژێک دێتە تتکالب عەلەیکم الأمم کەما تتکالب الأکلة على قصعتها ڕۆژێ دێ میلەتان و ئومەتانی دنیا دابارن بەسەرتانە وەکو چۆن داڵەکەر خۆرە بەسەر کەلاکاکرد هەر یەکەی لەلایەکەوە قەپیلی ئەگرێ وتیان یا رسول الله ئەو من قلة نحن يومئذ یا رسول الله ئەو ڕۆژە ئەمەندە کەمین ئاوە ئومەتان تەماعمان تێکەن فەرمووی نەخێر إنكم يومئذ كثير زورن بەڵام غوساء كغوساء السيل فەرمووی بەڵام وەکو پوشی سەر ئاوان کە ئاو لەگەڵ خۆیای با هیچ وەزنتان نییە هیچ قیمەتان نییە زۆرن بەڵام چۆن پوشەکەوێتە سەر ئاو وەزنی نییە ئاوە بێوەزنن هیچیان تیا بەسەر نییە و فەرمووی خوای گەورە ترسی ئێوە لە دڵی دوژمنەکانتانە هەڵەگرێ وەلەیەنزیعەنە الله المەهابەتە من قولوب ئەعدائیکم مەهابەتی ئێوە ترسی ئێوە لە دێوان هەڵەگرێ هەر حسابتان بۆ ناکە هەر لێتان ناترسن ئەزانێ هەڵبایی هیچ نین ئەمانە لێبوونەتەوە دۆڕاوەکانن هەر بەناو موسڵمانن ترسانیان نەبێ هیچیان پێ چۆن سەریان پانەکەی تۆ پانی کەرەوە هیچیان پێ ناکرێن وەخوای گەورەش وەه نەخاتە دڵی ئێوە ترسی ئێمە لە دڵی ئەوانە هەڵەگرێ وەهنیشە خاتە دڵی ئێمە وتیان یا رەسوڵ الله وەهن چییە فەرمووی حب الدنیا وكراهية الموت دنیاویستی خۆشەویستی دنیا ڕق لێبوونەوەی مردن لە حاڵ وەزعێکی ئاوایە لە بارودۆخێکی ئاوای موسڵمانانە الحەمدوللا موسڵمان زۆرە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی بەخوا دڵیشمان پێسووتێ بەخوا تیاشایەتی زۆر دڵسۆزە بۆ ئیسلامە بەخوا تیاشایەتی ئامادەی سەر و ماڵی خۆی دابنێ بۆ ئیسلامە بەس بۆ خوایە نازانێت چی بکە نازانێت چی بکە چۆن خزمەتی ئیسلام بکە یەکێ پێڵێ دانیشە و حەقی هیچ نەبێ یەکێ لەو بەرواڵێ نەخێر بکوژە هەر بکوژە دانەنیشی یەکی کە پێڵێ نە ئەمیان و نە ئەم وەرە لەو بەینەیە هەر بە قسەی خۆش کارەکەین ئەواکە یەکی ئەڵێ نە وەرە بە سیاسەت ئەچینە ناو سیاسەتەوە وەرە ئاچین تێکەڵە بین بە ئێمە ژۆکوئان قابلەوان لە ئێمە زیرەکترن بۆ سیاسەت ئێمەش فێرە بین
وەناچینە ناو دیموکراتێتەوە، ئێمەش دەچینە ناو پەرلەمانەوە، ئێمەش دەچین ناو لێۆ کاکە یەکی کە پێڵێن نەک بەدپورە کاکی برا تۆ لەگەڵ ئەوانە دەرنابەی کافریشی دەگەن و لە سەریشەوەیتە دەرەوە مایە پوچی، یەکی کە بەم لایە پەلیەگرێ، یەکی کاڵە وەرە بەرەو وازە دنیا بێنە وەرە خەریکی سۆفی گەرێتی بین تەسکیی نەفسی خۆمان بکەین وەکو ئەهلی تەسەوفی پێشووتر تاخوا دەروێ کاتەوە، یەکی کەوت لەولاوە پێڵێڵێ نە وەرە سەلەفیەتێکی باشمان هەیە ئەگەڕینەوە بۆ ئەسڵی دینەکەی ئیسلام، ئەگەڕینەوە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سەحابەکان زانین ئەوان چیان و تۆ چۆنیان کردو ئاوا ئەکەین، وەرە با بڕۆین بەرەو ئەملە ئەو لەو ناوەسڕاستەوە ئەو بۆ لایە بانگیەکە ئەم وعدیەوەی پێڵێک ئابم سیاسەتە نەبێت سەر ناکەینەوەڵێ بە شەڕ نەبێت سەر ناکەینەوەڵێ نەگەڕینەوە بۆ سەر ناکەینەوەڵێ ئاوا نەبێ نازانێت چی بکە مسڵمانەکە دنیا بۆ بە دنیای لوکەئی کوڕی لوکە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ قیامەت الله فێ حتى يكون أسعد الناس في الدنيا لكع ابن لكع حتى دل خوشترين كيف خوشترين كسي دنيا لكعي كري لكعي ناكس بچي كري ناكس بچا أهل الشرف أهل علم أهل أخلاق أهل بيشكوتنو أهل عقل حلم رزانت أو أنا كوانا برسو دوا كوتون أهل فساد أهل تزيو أهل طالانو برو أهل خوانا ناسي أهل شروال بيسي أوانش بيشكوتن و سبورتكانن إعلامش دوري خوي بو بينيويت كبيغمبر صلى الله عليه وسلم فرمي صالانكي هالخلطيانر دي بسر أمتكما هالخلطيانر سيأتي على الناس فنون خداعات يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين وينطق فيها الرويبضة رازقو بدروثن لقلبين دروثن برازقو أمين أمين دسباك بخائن ناو زدكري خائن كانش أمن بدسباكو مسؤولية دينة الدسيان وينطق فيها الرويبضة جبه بدم راسي خلق قلت قالوا ما الرويبضة يا رسول الله فرميان أي بيغبر إخوة الرويبضة كيه فرمي السفيه يتكلم في أمور العامة بعقله هجل باران بوكان وانا بدم راسي خلق أمتي إسلام أمره عالم شاخو لموضعيا مديريتي كأيهنين كان لوين نما وتنها لك كالاج لبركان أنا بجمل هلب باتشريو سرود كريو قاجرود كريو أمانة كان لوين نما كان هاتو أي مديرني حداثة تازقريتي معاصرة خاطر ناو خدي دينك توا ناو خدي عقيدة كشتوا أي فيري كاكابي لا إله إلا الله بأمره بتش معناه يبيت نقبو معنى كوني جاران لك يعني أيوه نابي وابي كاك الدينية مغلي لاستيكا لخوابة ثيابي بو همون زمان ومكانك مشكلة مانية بيويز ناكا دين بقورين بيويز ناكا آياتا كاني خواب بقورين إما مسلمانانك مان هيا أمرو لبن أو لا فاولا يشاو قوري كأوا هاتوا آوا ديتا سر تلفزيون كادري إسلامية بانخوازي إسلامية يبيانو ينتو كل كاكا وكاتي خوي كخوا وتوتي أجر ويزينا بكا رجمي كان يا ويزينا كقول ده ويزيب كقولي ببرن ياخذ ويكا مرتد بيته بيكوجن ياخذ ويكا نازانم شيء أو بو سدمي بو إستانابي وآواني وآوابو كبيغمبر صلى الله عليه وسلم كإسلام رجيا وزيات اللجنة بيني بو أو نبو كميراتي آوابو ده زيك ببيانو أنا خوي خصو تقفزك وإسلامي كي خصو تقفزك دفاعي يبكى شرمي بيدي اوان بإعلام امان ديان خندو لبنجوي اما دعا كوتيوتيو مكوانا برسيه بورشو كالقل نظامي اوانا ناقونجي خليكا مش خوي مخصوط موقعيكي دفاعيو ألم أملاش ليشاو لافاوي كوارو كروتا أمتي مسلماني كرديش دولاتي خمان لي بدرنيا إما شنكارك مان لبدا سايبيكين كاري هنوكي دورنا ئەوانەی کە ئیسا لەبەر دەستمانایە بیکەین چییە؟ هەتاکو پارێزگاری لە ئەسڵی دینەکەی خۆمان بکەین و بتوانین مواکەبەی ئەم عەسڕەش بکەین لەگەڵ ئەم چارخەیە بڕۆینە پێشەوە. جارێ خوشکان و برایان کەس نازانێت سبەینێ چی ڕوو ئەدا، کەس نازانێت سبەینێ چی ڕۆدا، ئەوەی لای من و تۆ خەیاڵە، لای خوا بەتاڵە. خوا خۆی خاوەنی ئەم کەونەیە زانێت چۆن چەرخان دێنێ و چەرخانە بە. كان بران ميؤوذ مبن او الهي من تو خيال الله اخوا بطاله من ملك اخوايا ده صلاه اخوايا يعز من يشاء ويذل من يشاء امر الذليل بين
خاوەن ئەو کا بە خاوەن عیزەت سەربەرزێکە ئەمڕۆ سەربەرزی سبەینێ دا بە عەرزە بەوە فری و مەخۆ بڵێ ئێمە تەواو نە ئەوە لای خوایە تۆ ئەوەش لەسەر دەست نییە بەس خوای گەورە ئەوە لەسەرە کە چیتۆ بەردەمی خوا کارێک کردو بۆ ئیسلامەیاندا من عەرزی جەنابتانەکەم ئێوە وەکو موسڵمانان گەنجەکان چەند کارێک لە بەردەمتانایە بتوانن موافقە بکەن لەم وەزعەیە یەک ئەو دینداری کە ئەیگرن دەسم دامێنتان دین وەرگرن دینداری وەربگرن سار نەک ڕێی فڵان و فیسار قەینا کاک فڵانە خۆشەوی خزمتە مەسئولە لە فڵانە جەماعەتە معنایەوە نیتە تۆ بچیتە سەرەوەی تۆ بڕۆ بە دوای دینە بە دوای قورئانە بگەڕێ بە دوای حەقیقەتەکانە بگەڕێ بزانە دینی خوا چیت پێ ئەڵێ بە دوای حەقیقەتە بگەڕێ لای هەچ کەسێ بێ یعنی وەلای تۆ بۆ حەقەکە بێ نەک بۆ فڵانە جەماعەت و فڵانە کۆمەڵ بێت خوای گەورە کە زانی تالبی حەقی و خاتە سەر ڕێگە حەقەکە یەک دوو دینەکەی خوا ئەو دینەی بە من و تۆ گەیشتووە بە عەقڵی فڵان و فیسار نەبووە بەڵکو وەحیەک بووە لەلایەن خواوە هاتۆتە خوارەوە بۆ هەمومان لە وەحیا مەجالی ئەوەی تیان نییە تۆ بچی بێ نوێکاری لە قورئانا بکەی نوێکاری لە حەدیثی پێغەمبەرا بکەی صلی الله عليه وسلم قەسەم بەخوا ملیاری کەش بێم ئومەتی ئیسلامە ئەگەر نەگەڕێتەوە بۆ ڕێباسەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو تێگەیشتەی کە پێغەمبەر و سەحابەکان بۆ قورئان و سونەتیان بووە ئەو شێوەکاری ئەوان کردوانە بە ئیسلام هەزار ساڵی کەش ئومەتی ئیسلام هیچی نابێتەوە بە هیچ ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەوە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاخیری ئەم ئومەتە هەرخوا بەوە سەریەخە کە ئەوڵی ئومەتەکەی پێسەرخستووە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک بەو بەرنامانەی تر بێزارە بێوە گەڕێتەوە بەرەو ئیسلامەتێکە سەربەرزن بە دینی خۆتان فخری پێوکەن بە ئیسلامەتێکتانەوە تاکیدیش بالحەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەتەدی خلافەتی ئیسلام و عیزەتی ئیسلامە گەڕێتەوە ئەم ئیسلامە بە غەریبی دەستی پێکردووە ئەش فەرمی آخر زەمان هەروە ئەگەڕێتەوە پێنج و دوو ڕۆژەکە قەدەری خوا ئێمە کەوتوینەتە ئەم مەرحەلەیەوە لە مێژووە ئینا پێشتر ئەو ئیسلامە هەر خاوەندار بووە هەر خاوەنە عیزەت بووە قەدەری خوا ئێمە لەم جوغزاین معنایەوە نییە ئیتر دنیا هەروا بووە و هەرواش ئەمێنێتەوە کار بکەن بۆ دینەی خوا لەسەر ڕێبازی خۆتان لەسەر ئەم ئیسلامەتیە لامەدەن زیاتر کاتان لێ نەگرم ڕۆژی جمعە و کاتی نوێژی جمعە ئینشەڵڵا خوای گەورە هەمومان بێدار کاتەوە لەم خەوی غەفڵەتی کە تیاین وامان لێ بکات شوێنکەوتوویەکی ڕاستی محەممەد صلی الله عليه وسلم شاگردێکی تەواوەتی پێغەمبەری خوا بین سەڵات و سەلامی خوای لەسەر بێت لەسەر ئەو ڕێبازەی کە ئەو لەسەری هاتووە دینمان نەدۆڕێنین بەردەوام بین لەسەری نەسیحەتی خۆتان بکەن هی منداڵەکانتان وە بیری یەکتر بێننەوە لەوانەیە یەکمان بینێک وەفعێکمان بەسەرا بێ بڕوخین لا بدەین بەڵام بێئومێد مەبن لەو خەڵکی خۆتان ئەمڕۆ لە وەفعێکایە هی ئەوە نییە لەسەر شتێکی بچووک ئێوە بێن مسلمانێک جگەرەیەکی بەدەمەوەیتە تۆ وای لێ بکەی من لە ئیسلامەتی بخەی هەر نەسیحەتی کە هەر بەردەوام بە ئومێدی خێر پێ بێ پێی بڵێەوە خراپە پێی بڵێ حرامە تێی بگێنە بەڵام وای لێ مەکە تەرێکی لە کۆمەڵگای مسلمانان بڵێ هەرچێەوەی تۆ هەیە ئەمڕۆ وەفعی ئەوە نییە بەس لەسەر چیتون بن لەسەر قەزی عەقیدەکەتان بیر و باوەڕەکەتان بە هیچ شێوە تەنازولی لێ نەکەن شل نەبن بەدەستیەوە کە خەڵک ڕایکێشێ ئیسلامەکە و بۆ تێکەڵ بە لیبلانێت و ئەلمانێت و دیموکراتێت و سۆشیالیسێت و نازانم چی مەسخێکی بۆ دروستکەن بیکەن بە قوڕی هەچ کەسێکا تووشی تەسەمومیکە ئیسلام دینێکە بە کاملی ئەها بە کاملی زەلامێ لە بەردەم تابێت چەند جوانە بەڵام وەرە ئەو چاوە دەرێنە ئاوا بجێ پیشانی و خەڵکی بە هەر هەمووڵێ وی بابەوە چییە وەرە ئەو لوتە ببڕە و پیشانی خەڵکی بە خۆرە ولوتەیەکە بێرەوە یان و چاوەیە کە لێرەیە بەڵام لە شوێنی خۆیان جوانە ئەم ئیسلامە دینێکە بە کاملی پێکەوە جوانە نەکتی پارچێکی لەوەرگریت و تێکەڵکەی تەرهیمی کەی لەگەڵ دینێکی کیا و لەگەڵ فکرێکی کیا اینجا بڵێ کاکە وەسعەکە واخوازێن نە کە ئیسلامتان بە یەک پارچەی وەرگر خوای گەورەش نەفسەتی خۆتان بەسەرابارێ کەی مەبەستەکان تایبەت بوو بۆ خوا ئێوە خۆتان یەکلا کردەوە بۆ خوا دڵنیا بن خوای گەورەش سەرتانەخا أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.